بەبوونی بەردەوامی ئەم دۆخەوە کە بەسەر مامۆستا نەهاتووە ئێمە وەکو دەستی مامۆستای ناڕازی لەگەڵمان بەیاننامەیەکمان دەرکرد و جەختمان لەسەر چەند خاڵێک کردەوە لەوانە درێژەدان بە بایکۆت سەر تاسەری و بەردەوامە بێت و خاڵێکی ترەوەیە کەمە پشتیوانی تەواوی هاوپیشەکانمانەکەین لە سلێمانی و بەشدارە بین لەگەڵیان لە خۆپیشاندانەکانە و هەمان داواکاری و هەمان داواکاریمان هەیە و خاڵێکی ترەوەیە کە ئەمە دیسانەوە لە گەرمیان دەستەکەنەوە بە خۆپیشاندان و ناڕەزایەتی لە ئایندەدا ڕێخستن بۆ ئەو خۆپیشاندانە بەرفراوانە ئامادەسازیەکەین بۆ وەکو حکوومەت بە هیچ شێوەیەک خەمی پەروەردە و خەمی ژیانی گوزارانی نەمامۆستا و نەخوێنکار و نائایندەی خوێنکاری هەیە و ساڵی ئەمە چەند ساڵێکم قسەی دووبارە کردەوە کە ساڵێکی خوێندن ئەفەوتێت بریا ساڵێکی خوێندن بفەوتایە بەڵام دۆخەکە بە یەکجایی چارەسەر بکرایە بەڵام ساڵی خوێندن نافەوتێت بە هیچ شێوەیەک ئەوە ڕاست نییە ئێستا و هەفتەی تر و مانگی تریش بێنە سەر خەت و وەڵامی مامۆستایان بدەنەوە دۆخەکە چارەسەرە بێت و وەکرێت تعویز بکرێتەوە ئەگەر بەمەرجە ژیانی مامۆستایان چاک بکرێتەوە و موچە بگەڕێتەوە دۆخی جاران.